سڵاوتان لێبێت لە بەرنامەیەکی تری ئەکس لەگەڵتان دەبم. ئەم جارش باس لە دۆخی سووریا دەکەین. بینیمان دیمەشق کۆنتڕۆڵ کرا، ڕژێمی ئەسەد لە نێو چوو. ئایا ئەو گرژی و ئاڵۆزیانەی ئێستا لە سووریا هەن هەر لە چوارچێوەی سووریا دەمێننەوە یان پەلدا هەوێژێت بۆ شوێنی تریش؟ و ئایا ئەو کیانە کوردی کە لە ڕۆژئاوای کوردستان دروست بووە وەک خۆی دەمێنێتەوە یاخود ئەو سنوورانەش کە لەوێ هەن گۆڕانکاریان بەسەردادێت؟ لەسەر ئەم بابەتانە گفتوگۆ لەگەڵ دکتۆر دلاوەر عەلادین سەرۆکی ئەنستیتیوتی مێری دەکەم. دکتۆر بەخێر بێت. سپاس بۆ تۆش کاکۆ. بینیمان چی لە سووریا ڕوویدا؟ ئەمە ڕێککەوتن بوو یان ڕژێمەکەی ئەسەد بوو نەیتوانی بەرگری لە خۆی بکات؟ بێگومان هەمووی بوو. ڕژێمێکەوە بنکۆڵ بوو دەمێک بوو، خۆی ڕاگرت بوو بە هاوکاری دەرەچی، لە هەناویشدا ژەنجی هەڵە نابوو، لە پەیکەردا لاوازیەکانی بەو دەرەجە بوو کە قابلی ڕووخان بوو. ڕژێمی ئەسەد دەمێکە لە 2011ەوە کەوتە بەر هەڕەشەی ڕووخان، بەڵام سێ هێزی بەرچاو نەیانهێشت بڕۆخێ. هێزی یەکەم ئێران بوو بە هەموو قووەتیەوە، لەویش گرنگتر ئەو هێزی چەکداری شەڕکەری حیزبوڵڵا بوو کە بە ژمارەیەکی یەکجار زۆر ڕژێمیان پاراست. تەنانەت لەشکری ڕژێم کە قەناعەتی بە ڕژێمەکەش نەبوو، برسی کرابوو لەژێر گەندەڵی دایان ناڵاند، ئامادەی شەڕ نەبوون، حیزبوڵڵا ئەوانی ڕاگرت بوو. لەسەروی ئەوانیشەوە رووسیا التزامێکی استراتیژی نیشاندا بوو کەوا بە هەموو شێوازێک ڕژێمی دەپاراست. لەو چەند هەفتەیە ڕابردوو، لەو یەک دوو مانگەی ڕابردوش کە پارسەنجی هێزەکان گۆڕان، هەرچی حیزبوڵڵا بوو کە کشایەوە بۆ لوبنان، کادر و شەڕکەرە هەر ئەساسی و گەورەکانیان و ئەوانەی کە ڕژێمیان ڕاگرت بۆ ئەوانە بۆشایەکیان دروست کرد، بە کەس پڕ نەبووە. ئەوانە گەڕانەوە لوبنان، لەوێش خۆیان شکستیان هێنا، نەیانتوانیش بگەڕێنەوە. ئەو کلێنە گەورە ڕژێم پێی پڕ نەکرایەوە. رووسیا لە هەمان کاتدا دەستی شل بوو لە سووریا. بۆچی؟ خەریکی ئۆکرانیا بوو کە سەیریشی کرد ڕژێم بۆ خۆی هاوکاری خۆی پێ ناکرێ، نەیەتوانی ڕژێم پارێزی. تەنانەت ئەو هێزانەی رووسی کە لە سووریا مابوون، قسەکان ئەوە بوون، بەڵگەکانەوە بوون کە 4 سوخۆی تێدا بوو، 4 مێگیان سوخۆی بڵێن تەیارەی تێدا بوو بۆ شەڕکردن هی رووسی لە قاعدەکە، 3000 شەڕکەری تێدا بوو کە زۆربەی هەر زۆریشیان خەڵکی چیشانوانە بوون. لێرە ساڵ نەڕوخەی معقولە بە 2 هەفتەوە؟ بەڵێ، چونکە ئەوەی کە 13 ساڵ ڕایگرت بوو ئەو قورسایی و ژمارە و هێزە توانایی حیزبوڵڵا بوو، زائیدەن قووەتی ئەمریکی رووسی و هێزی بڵین ئێرانی. ئێران بۆ خۆی لە پاشەکشەدا بوو، لە ئەویش لاوازیەکەی بە دەرەجەیەک بوو، نەیەتوانی خۆی بگەێنتە ئەوەی ڕژێم ڕابگرێ بە هێزی سەربازی کە حیزبوڵڵاش نەما و ئێرانیش لاواز بوو، رووسیاش تەرکیزی نەما. ئەمە ئەو کەشەی دروست کرد کە ڕژێم دەبێت ئەتما لەسەر خۆی بکە. ڕژێمیش ئەتمادی لەسەر خۆی پێ نەکرا، چونکە ساڵهای ساڵە ئەو لەشکرەی و ئەو نیزامی ئەو حکوومەتی ئەوەندە لاواز کردووە، ئەوەندە برسی کردووە، قەناعەت نەبوو کەوا کەس خۆی بە قوربان دەکات. لە هەمان کاتیش ڕێکەوتن نەبوو، ڕێکەوتن لە ئەخیری هات، لە سەرەتا ئەو ڕێکەوتنە نەبوو. دەبێ بش لەبیش نەچی پارسەنجی هێز دیسان معارەزەکەی کە جاران پارچە پارچە بوو، کۆمەڵێک معارەزەی شەڕکەر بوون کە لە یەکتریشانەدا، لەو ئاخرە شەڕیان لە گەر یەکتر ڕاگرت بوو. جا ئەو هێزانە کە کۆبوونەوە هاتە سەرەوەی ئەو ڕژێمە دەڕۆخەیان ناڕۆخێ. لێرەدا ئیسرائیل ڕۆڵێکی یەکجار باڵای دیت لە بنکۆڵکردنی هەموو ڕژێم. تورکیا حاضر بوو کە ئەو بۆشاییە پڕکاتەوە کە ئێران بە دروستی کرد، کە بەکشانەوەی ئێران و بەکشانەوەی حیزبوڵڵا ئەو بۆشایە دروست بوو. تورکیا توانی ئەو ڕۆڵە ببینی تەنسیق لەگەر ئەمریکا و ئیسرائیل لەگەر هەمویان بکە، خەڵک بەوە دەرێ موئامەرە. بەڵام ڕاستیەکەی ئەوانە دەست پێشکەر بوون لەوەی کە زانیان ڕژێم بەڕەوە ڕخان دەچێت. سووریایان فرۆشت، فرۆشت، نەخێر ناتوانانی بڕێ فرۆشتیان. رووسیا کە زانی توانای ئەوەی نییە ڕژێمێک ڕزگار بکە کە ڕژێم خۆی توانای ژیانی نییە، دەستبەرداری ئەو فکرەیە بوو بچی وەکو پێشی 5-6 ساڵ بە تیارەکانی تۆپ لە هەمووان بگری. تەسلیم بوو کە ئەو ڕژێمە ڕزگار ناکرێت.
ویستی قەناعەتی بە ئێرانیش بێنێ کە ئەو ڕژەمە ڕزگار ناکرێ و لەسەر ئەرزیش پارسەنگەکان وا گۆڕان بە فعلی ڕژەم ڕزگار نەدەکرات چونکە جەماعەتی هەیە تەحریر شام شار لە دوو شار هەتا ئەو هەتا سەرەوەی حمص بگرن دوای هێزێکی بچووکی منطقەی دەرعا و ئەوانە چونە ناو دیمەشق رووسیا کە ئەوە دەبینێ دەزانی ئەو ڕژەمەی پێ ڕزگار ناکرێ بۆیە رووسیا ڕێکەوتنەکە تا حمص بووە کە تۆ کە دەڵێن ڕێکەوتن نێوانێکم هەبوو هەفتەی ڕابردوو پێگوتم گوتی فەڕەنسیەکان بە ئێمەیان گوت 22 مانگ بە ئێمەیان گوت حەلب دەکەوێت بەڵێ ئەم کە باسی 22 مانگش دەکەی باسی چەند ڕۆژ دەکەی پێش کەوتن من باسی ساڵ و مانگ و هەفتە دەکەم کەوا هیچ شتێک جارێ اتفاقی لەسەر نەکرابوو بەڵام لەو ڕۆژەوە کە حیزب الله شکستی پێ هات و ئاگربەسی ئەلان کرد لە لوبنان لەو ڕۆژەوە کە ئێران زانی ناتوانانی بۆشایەک بکاتەوە لەو ڕۆژەوە کە رووسیا بووی دەرکەوت لەوەیەوە خەڵک پێشبینی کرد بەڵام زیاد لە پێشبینیش وڵاتەکانی کە معنینە هێزەکانی ئەقلیمی کەوتنە اتفاق و مفاوەزە و ڕێککەوتن دیوی ئێرانیش لە عینی وەخت اتفاقات و ویستی کە تەواصل بکە وەزیر خارجی سووری لەگەر هی ئێرانی هاتن لە عێراق وەزیر خارجی عێراقیان دی دوستیان موقفن قاسکن بەڵام لەو درەنگەدا ئیتر نەک چەند ڕۆژێک بەڵکو ڕەنگە 1-2 هەفتە پێشوەخت مانگێک پێشوەخت هەندێک کەس لە هەندێک پایتەختی وڵاتانی تر دەیانزانی ئەو بارە ڕزگار ناکرێ بۆ ئێستا تۆ کە سەیری چەند ڕۆژی پێشتر دەکەی ئەوە دەلالەت ئەوە نییە کە فرۆشراوە یان پێشی ساڵێک ئەوی شەکراوە دەلالە لەوەیە کە هەموو کۆڵیاندا ئەو ڕژەمە نامێنێ و لە ناو ئەرزیش لەسەر جەبهەکاندا پارسەنگەکان وا گۆڕان ڕزگارکردنی ڕژێمە بوو بە کارێکی ئەستەم بەڵام ئەمە بەزیان نەبوو بۆ ئێران بێگومان ئێران لەو مادەمەگەر بزانێت بەزیانە بۆ ئەوان هەر نەبای شتێکی کرد بە و بیپاراست بە ئێران ئەوەی لە دەستی بکردی پێی نەکرا چونکە ئێران ئەگەر سەیریکەی لەو ڕۆژی کە حەماس لێدرا و حزب الله لە لوبنان لێدرا ئەمە دەستی ئێران شل بوو لەو ناوچەیە و لە دوای ئەوانە لە سووریا تەواوان توانای ئەوەی نەما کە یارمەتی ڕژەمدا شتێکی لەبیر نەچی ڕژێمی ئەسەد خودی ئەسەد بۆ خۆش یارمەتی خۆی نەدا چونکە زۆر مبادراتی باشباشی بۆ کرا یەک لەوان تورکیا وڵاتانی عەرەبی مبادری زۆر باشیان بۆ دەکردن بۆی بەس خەتۆک بێنە پێش ڕەنگە نەدەڕوخە بەڵام عینادیەکەی بەو شکلە لە ئینکارێکدا دەژیا وەکو بڵێ جاری جارانە و ئەو شروعی هەبوو لە سەریان بۆ ئەویش هاوکاری خۆی نەکرد بۆیە ئێران بە ئەکیدی دەستی لەو ناچێ شل بوو لە پاشەکشە بوو رووسیا دەستی شل بوو خەریک و وازی لەو بەتقی دێنا ڕژێمیش بۆ خۆی با ئەوەندە لاواز بوو تاخیر بوون لە ڕزگارکردنی ئەگەر لە ڕووی ئاینیەوە سیرکەین ئێستا سووریا ڕادستی سون نەکرا هەندێک پیان وایە شەڕی شیعە و سونەیە ئەوەی کە ڕووی داوە لە سووریا دەکرێت بڵین ئەو بە ئاسانی هەزمەکرێ لە دەستی شیعە بوو وەختێک کە سەیری ململانەی ناوچەکە دەکەی ئێران وەکو بڵین هەژمونی ئێرانی لەو ناوچەیە بە ئیمتیدادی بڵین پێکاتی شیعی و ڕژێمێکی وەکو عەلەویەکان لە سووریا دەتوانی بە هیلالی شیعە حسابکەی ئەمە دەتوانی بیخێ و قالبە ئەوەی کە هات جێی گرتەوە بە فەلسەفەیەکی سونی بەڵکو بگرە سەلەفی هات بەرامبەرەکەی ئێستا حکمی گرتە دەست تۆ دەتوانی بڵێ ئەوەی کە گوڕی داوە بەو حرەکەیە و بەو شەڕەیە و ئەوەی وەدەکە خەڵک چی خۆی بە قوربان کات تابعی دینی وەرگرتووە بەڵام لە هەناودا سیاسیە بەرژەوەندی هێزە ئەقلیمیەکان و هێزەکانی ناو گۆڕەپانیشدا هەیە ئەو هیلالە شیعە نەخێر هیلالی شیعی لەگەر دەبانی ئەو سێ مکەوینە ئەساسیە هەتا ئەوەی کە سووریا لە دەست بچی شکلی هیلالەکەی نەباوە بەڵام معناوە نییە دیوی بڵین هێزی ئێران و هێزی هەژمونی ئێران نەما ئەمە دوشتی جیاوازن بەڵام ئەو هیلالەی کە بەردەوامیەتی هەبوو لە لوبنانەوە لە سووریاوە بۆ عێراق بۆ ئێران سووریا کۆڵگەیەکی ئەساسی بوو کە نەما بۆی ئەو هیلالە تێکچوو زۆر باشە ئێستا هێرشەکان بۆ سەر منتیقە کوردیەکانە منتیقە کوردیەکان بەبەسمەوەیەکە لە ژێردەسەڵاتی کووردا بوون بۆ نمونە من بجە تل ڕەفعات بوو کە لە ژێردەستیان دەرهێنا من بچ دەرهات دێرە زۆر چوونە نێو دێرە زۆر و ئێستا کۆبانێ بەردومان دەکرێت چە نازام تاو بەرنامەی پەخشەکراویش لەلایەن ئەو هێزانەوە کۆنتڕۆڵەکرد یاخودنا چی بەسەر ڕۆژاوای کوردستان لێت
ڕوتی ڕووداوەکان خێرا دەڕۆن وەک فەرمووت تاوەکو لە بینی تۆمارکردن و پەخشکردنی پرۆگرامەکە ڕەنگە گۆڕانکاری گەورە هەبێ بەڵام ئەوەی کە واشکرایە لە بەردەمدا ڕۆژاوا ئیمڕۆ لە شەڕی چارەنووس و مان و نەماندایە لە دیوی دەرەوە لە دەور و پشتەکەی گۆڕانکاری بناڕەتی ڕووی داوە لە دینامیەتی هێز لە گۆڕەپانیش لە منتەقەکەش بۆ خۆشی لە ناوەوە سراعی هەیە لەوەی چۆن ئەو کیانە پارێزی هەڕەشەکانی کە لی دەکرێت زۆر گەورەترن لەو توانایی کە ڕۆژاوا هەیەی بۆی کە خۆی پارێزی و سیاسەتەکەشی کە لە ڕۆژاوا بڵێن پەیڕەو دەکرێت لەوە ناچێت کە لە ئاستی ئەو مەترسیانە بێ بۆیە دوور نییە کەەوە ئاستی ئەو هەڕەشانە بگاتە ئاستێکی چارەنووسساز مەگەر کاری جدی بکرێ بەوەی کە خۆ دەبێنێتەوە ئەوەی کە جاران دەماندی لەسەر نەخشەکە کە لەو دیوی فڕاتەوە هەتاوەکو سنوورەکان لە دەست ڕۆژاوا بوو و بەو شێوەش کە مامەڵی دەکرد لەگەر دەورە پشتەکەی ئەوان زەحمەتەوە بمێنێ زەحمەتە بەڵام دەکرێت بڵێن پێویستی بە معجزەیە بەڵام ئەو معجزەیە چییە؟ ئەو معجزەی کە پێویستە ئەوەیە کە خودی کاربەدەستان و بڕیاردەرانی ڕۆژاوا مبادراتی سیاسی گەورە بکەن و اعتراف بکەن بە گۆڕانکاری گەورە لە دەور و پشتە بۆ منەوە کوچی لە دیوی جاران گرنگی بڵێن هێزەکانی ڕۆژاوا لەوەدا بوو کە ڕژێم مەوجود بوو خەڵکەکی زۆر پێویستی بە خۆپاراستن بوو لە ڕژێم و لە داعشیش ڕۆژاواش بە حکمی ئەو پاڵپشتێک کە هەی بوو توانای شەڕکردنی بە قووەت بوو خۆراگر بوو توانی کەەوە خەڵک ڕزگار بکە دوو لەسەر سەی ئەو خەڵکەی کە ڕۆژاوا ڕزگاریکردن عەرەبن دوو لەسەر سەی ئەوانەی کە لەژێر سیستمی حکومڕانی ڕۆژاوان عەرەبن ئەوانە لە ڕژێم ڕایان کرد بوو یان لە داعش ڕایان کرد بوو بەس بینی کە ئیمڕۆ ڕژێم نەماوە حالەتێکی نوێ هاتووە دوور نییە ئەو خەڵکانەی کە لە ڕۆژاوان مکەونە عەرەبیەکە بیبینن کە سیستمی نوێ کە حکومڕانە نوێیەکان ڕەنگە بۆ ئەوان باشتر بن کە ئیندیماجیان لەگەر بکەن کە تەعاونیان لەگەر بکەن کە لەگەڵیان ببنە شریک بۆی سووریای ئایندە ڕەسم بکەن لێرەدا دەبێ بڕیاردەرانی ڕۆژاوا خۆیان وا پێناسە بکەن بڵێن ئێمەش بەشێکین لەوان ئێمەش بەشێکین لە سووریای نوێ بەڵامەوە قبولیان نییە دکتۆر ئەوان بەر لەوەی دیمەشقش کۆنتترۆل بکرێت دەیانگوت لای ئێمە پێدە و ڕژەمی ئەسد وەکو یەکن بەنسبەت ئێمەوە ئەوە قسەی تەحریری شام و ئەمانە بوو ئەو دینامیەت بڵێنەوە عێلاقاتەنی کە جاران هەبوو بە شێوازێک بوو هیچ دوو هێزێک لەگەر یەک دۆست نەبوون و زۆربیان شەڕیان لەگەر یەکتر دەکرد زۆربەشیان بە ڕەشوسپی یەکتریان دەدیت بە چاوی دوژمن بۆیە کە دەیاندیت ڕۆژاوا مفاوەزە دەکا لەگەر دمەشق ئەتیباریان دەکرد بە یەک هەندێک هێزیش هەنا بە تایبەتی ئەوانەی کە پرۆکسی تورکیانە یان ئەوانەی کە ئێستا هێرش دەبن لە بەرژەوەندیاندا بوو کە بڵێن هەسەدە لەگەر ڕژێم یەکن لە بەرژەوەندیا دەبوای تەسویق بکەن کە ئەمە هەمان ڕژێمە بۆیە کە ڕژێمی دیمەشق ڕووخا دەبێ ئەوانەش بڕوخێندرێن لێرەدا ئەوە مانایوە نییە کە هەیەی تەحریر شامەوان ئێستا لە دیمەشقن بەو شێوە بیر دەکەنەوە بەس ئەگەر خۆت تەسیر نەکێ سەر بڕیار نەچی بۆ دمەشق حزورت نەبی تەسیر لە نووسینی دەستوریش نەکەیەوە نەبی بە بەشدار لە وەزع نوێیە ئەتۆ دائما معڕەزی کە بەرامبەرەکەت ئەو شتە بخۆزێتەوە و هێرشت بۆ بێنێ بۆیە ئەرچی سەرشانی بڕیاردەرانی ڕۆژاوایە کە خوێندنەوەی جدیان هەبی لەوەی حالت کە گۆڕاوە لە هەناویشدا دەبێ هەندێک سیاساتی نوێ گرنەخۆ و لە دەرەوەی ڕۆژاواشدا دەبێت سیاسەتێکی نوێ بگرنە با من شتێک پێ بڵم دکتۆر وەزیری دەرەوەی تورکیا پرسیاری ڕۆژاوای کوردستانیان لێ کرد گوتی ئێمە بە هیچ شێوەیەک ئەمانە درێژکراوی پگەکان قبولمان نییە ئللا دەرفەتێکیان لە بەرگەمە خۆیان بگۆڕن مە بەستی لەوە بووکە پگەکە دەست لەسەر ئەمە هەڵ بگرێت و لێیان گەڕە خۆیان سیاست بکەن ئەمە چارەسەرە تورکیا لە مێژە قسەیە دەکات و زۆر لە قسەکانیشی بێبنەمانین لەبەرەوەی لە بڕیاردەرانی ڕۆژاوا بۆ خۆیان نەیانتوانیوە بە سووک و زەقی نیشانی هەموو دنیای بدەن کە ئەمانە خاوەنی بڕیاری چارەنووسازی خۆیانن لە سووریا ئەگەرچی با ئەوەندەیان کردووە کە ئیسپاتی بکەن
کە ئەمانە خۆیان بڕیاردەرن و سووریانە بیرەکەنەوە و یەک پارچەی خاچ سووریاش لایەن مەبەستە. لێرەدا پێویستە لە هەسەدا بنیان بڕیاردەرانی سیستمی حکمڕانێکی ڕۆژاوا ڕفتاریان بڕیاریان وا بگەێنێ کە تەرکیزیان لەسەر سووریای نوێیە، سووریای گەورەیە و بڕیاریش لای خۆیانە و ئەگەر هاتوو خەڵک هەبێت با بڵێن قەندیل تۆمەتبار بکە یان پەکەکە تۆمەتبار بکە دەدەخول یان هەیە تەنانەت کوردی عراقیش تۆمەتبار دەکات بە تەدەخول دەبێ هەم دیوە کوردیەکەی کە بڵین توانای تەدەخولی هەیە کەمتر زیاتر تەدەخول کە دەرفەتیان بداتێ مەجای هەناسەتی نیشتیمانی کوردستانە هەموو لایەک بەبێ ئیستثنا لە کوردستانی عێراق هەموو لایەک خۆی بە صاحب دەزانێت هەمووشی حەزەکە خاوەن قسەبی لەوێ لێرەم باسی پەیوەندی کوردی دەکەم دەبێ لەلایەکەوە هەسەدا خۆی بترازێنێ لە هەموو تەسیرێک و هەژمونێک چی دەرەچی تەرکیز کاتە سەر بەرژەوەندیەکانی خۆی و خەڵکەکەی لە سووریای نوێ و پەیوەندیەکانی لەگەر دمەشق و لەگەر ئەو هێزانی کاریگەر سەر لە نوێ دابڕێژێتەوە مبادراتی بەقوەندەکانی کاریگەری پکەی لەسەری هێنەی هێڵێت من دەبێت بە شێوازێک بۆتی باسکەم واجبی ناوەچیان هەیە و دەرەچیان هەیە هەسەدا دەبێت لە ئاستی دەرەچیدا لەگەر ئەو هێزانە نوێیانێکی ئێستا هاتێنە حکمڕانی تەواصلی هەبێ توجهی بگۆڕێ سیاسەتی چنوێ دابڕێژە خۆی بە شەریک بزانێ ئەوە جزئێکی ئەساسی ئەوانێک مەرجان هەیە ئەوە جزء تەسیری ئەوە مساعدەیشان ئەوان بێ خۆی لە پەکەت جیاکات ڕخسەتی برات ئەم دێمە سەرەوە دەمەوێت بڵێم ئەو دوو شتە با تێکەڵ نەکەین هەسەدا یەک لە شتانەی دەرەچی باسمان کرد لە دیوی ناوە چی دەبێ بۆ خۆی بڕیار بدا چی لە بەرژەوەندی کوردی سووریایە ئەو شتە بکە و ڕێگەش بگرێ کە ئەو نوع عوزرانە بێنە مەیدان یان هەژمون و تەسیری دەرەچی تەسیریان لێ بکە مەفروزە ئەوان تەواصلیان هەبی لەگەر هەموو هێزە کوردیەکانی تری کە خاوەن کاریگەری بن کە تەفاهمیان لەگەر بکە ئیقناعیان بکە کە لێی گەڕێن ئەوان لە سووریا شارەزاترن لە خەڵکی تر ئەوان دەزانن سووریا چی باسە هەسەدە دەزانێتەوە کێشەکانی چییە و بەرەنگاری چ شەڕێکی چاوەدەکاتەوە بەڵێ وا دەکات پێت وایە وا بکە بەڵێ بیرکردنەوەیان لەو ئاستەدایە دەیانەوێ خاوەن بڕیاری خۆشیان من دەشیانەوێ سیاسەتێکی باش بگرن بەر کەوا زیندومانەوەیان مسۆگەر ببێ حەز دەکەن لەگەر تورکیا تەواصل بکەن و مفاوەزە دەست پێ بکەن حەز دەکەن لەگەر هەیئەی تەحریری شام تەواصل بکەن و مفاوەزە بکەن هەندێک جار هەیە ئامادەن لەگەر هەمویان بیکەن بۆ مانەوەی ئەو وەزع پاراستنی ئەو کیانە بەڵام ئەو مەرج نییە بڵێ بەرامبەرەکەش خۆی ئامادەیە بێ بە دوودەنجیانەوە بێ بۆ نمونە تورکایە کە ڕەنگە ئەویش زۆر ڕقە لەگەریان هەیەی تەحریر شامە ئێستاش هەڕەشەی لە نابردنیان دەکات هێزەکانی تری ئیتلافە هەڕەشەی بۆ دەکەن ئەوان دیوی هەسەدەش بالمقابل کە ئێستا لە گەرمەی شەڕ و بڵین شەریبان و نەماندایە کەناڵی پێویستە یارمەتی پێویستە ئوسلوبی پێویستە کە لەگەر تورکیا دەرگێ بکاتەوە لەگەر هەرێمی کوردستان چەندین دەرگەی هەبێ و مفاوەزات کە لەگەر لایەنی کوردیش یارمەتی بدەن بۆی لەگەر هەیەی تەحریری شامەوانە دەرگەی نوێ بکرێتەوە والحاصل واجبی هەموو لایەنە کوردیەکانە بەڵام پرسیارەکە ئەوەیە واجبی هەموو لایەنە کوردیەکانە ئیمڕۆ یارمەتی ڕۆژاوا بدەن بۆ پاراستنی ئەو کیانە و یارمەتیشی بدەن بۆ ئەوەی لە ناو ئەو سووریای نوێیە لە ناو ئەو دینامیێتە قورسەدا بە زیندوی مێنێتەوە بەشێک لە شریکێک بێ لە دروستکردنی سووریای نوێ شریک بێ لە ڕسمکردنی نەخشەڕێگایەک لە نووسینەوەی دەستورێک لە بەشداری لە حکومڕانیەک لە سووریای نوێ ئەو شتە ڕەنگە لە ڕۆژاوا بە تەنێ پێیان نەکرێ ئەگەر هەموو لایەک هاوکار نەبێت بەڵام ئەوەی کە زۆر تەسیری لەسەر ڕۆژاوای کوردستان هەیە پەکەکەیە بە ئاسانی دەستبەرداری بێ ئەگەر پەکەکە تەسیری هەرە گەورەکەی هەیە و ئێمەش دەزانین ئەو جۆرە تەسیرە زیان بەخشە مەفروزە هەموو لایەک یارمەتی ڕۆژاوا بدالەوەی پەکەکە یەقنا بکە واز لۆشتە بێنە چونکە ئەو دەستکەوتە گەورانەی لە ڕۆژاوا بە خەبات و خوێنی چەندین ساڵ دەیان ساڵ دەستکەوتون ممکنە ئێستا بە چەند ڕۆژێک بە سیاسە لە دەستی بدەین بۆیە ئاستی مەسئولیەت لە ئەستۆی قیادەی پەکەکەدایە کە ئەو دەستکەوتە گەورانی لە ڕۆژاوا بە خوێن هاتوون بە هەڵە و بە قەراری غێرحەکیمانە لە دەستی نەدەن ئێمە پێویستمانە هەموو لایەک زەخت بکەین کەوە پەکەکە دەست هەڵگرێ لە هەموو دەستێوەردانێک کە بە زیانی مەسیری ئەو میلەتە چەند ملیۆنیە و لەگەر ئەو کیانە جوانەی کە دروستیان کردووە بۆ یەکەم جارە لە 100 ساڵدا کە کوردی سووریا ئاعترافیان پێ دەکرێت وەکو کورد خاوەن هەوی خوانن خاوەن کیانن خاوەن ئازادی و سەربەستی و سیستەمێکی حکومڕانین
زۆڵمە ئەگەر ئەویان لێ تێک بدرێ بە تەدەخولێکدا تەنها لە بۆ مەسەلەی دەسەڵات بۆ ئەمە قەت تاخیر نییە چونکە ئەو کیان ئێستاش مەوجودە گوتم شەمە بەرنامەی مەڕی کۆرد با بڵێن پەخشەکرێت لەوانێت تاوکات کۆبانی نازانم ئەکەویان ناکەویان بەردەوامە بێتن بەم شێوەیە ئەو دەرفەتیان لە بەردەم ماوە بۆی بتوانن ئەم پارسەنگەرا بگرن ئەم ڕووداوەکان زۆر خێرا دەڕۆن هەڕەشەکان زۆر چارە نووسازن هێرشی تورکی و هێرشی ئەوانی کە بڵین سەر بە تورکیان لەگەر گۆڕینی بۆچوون و بڵین سەنگەر گۆڕینی سەنگەر گواستنەوەی زۆرێک لە عەشیرە عەرەبیەکان لە منتقەیە لەگەڵ ئەو وەزعی کە دروست بووە کە هەڕەشەی شەڕە ڕەنگە هەیە تەحریرەوانەش بێنەوە سەری لە ئایندە چنزێکدا ئەمانە هەمووی پێت دەڵێ ئەو کیانە خۆی ناگرێ چونکە ئەمریکا ئێستا کەەوە بە پارێزەری ئەو کیانە حساب کراوە کە زۆر کەس پشتی پێبەستووە ئێستا لە فترێکی قورسداینە لە 6 هەفتەی داهاتوودا ئیدارەی کۆن شتی گەورە و جەری ناکە ئیدارەی نوێش لە هێشتا نهایتە سەر حکم بۆیە ئەمریکا وەکو چاودێر بمێنێ ئەو وەزعە هەموارەش هەبێ بەسەر ڕۆژاوا بە زەحمەت خۆڕا دەگری ئەگەر بێت و معجزەیەک ڕوونەدا معجزەکەش بەسەر دەستی کورد دەبێ ئێک دەبێ هەسەدا سیاسەتی بگۆڕێ لە سووریاش و لەگەر تورکیاش و لەگەر کوردستانی عێراقیش کوردستانی عێراق دەبێ هەموو هیبەتەکان بخەنە گەڕ بۆ ئەوەی لۆبیەکی بەقوت بکەن کە بڵێن چەند شتێک تێکەڵ نەکرێ ئەویش ئەوەیە پەکەکە و شەڕی بینی تورکیا پەکە تێکەڵ نەکرێ بەمان و نەمانی ڕۆژاوا و هاوکاریشیان بکەن لە کردنەوەی دەرگەی مفاوەزات و کەناڵ لە نێوان هەسەدا لەگەر تورکیاش و لەگەر هێزەکانی سەر بە ئێتلافیش و هێزەکانی تەهی تەحریری شام و ئەوانی تریش زۆر باشە ڕووداوەکان ئەوەندە خێرا دەڕۆن هەڕەشەکانیش ئەوەندە گەورەنە ئیمڕۆ ڕۆژی ئەوەیە کە هەموو لایەک هەوڵدەن ئەو کیانە لە بەرژەوەندی سووریاش بپارێزرێ لە بەرژەوەندی ئیقلیمی بپارێزرێ لە بەرژەوەندی کوردیش تورکیاش لە بەرژەوەندیدا دەبێ ئەگەر ئەو دەرگایە بکاتەوە بە بێ شەڕ ئەو مەبەستانەی دەستکەوێ کە هەتا ئێستا ئابانجی بووە تورکیا باسی حیزامێک دەکاتن منطقەیەکی بەفەر ئامینە دەکاکەوە سنووری لەگەر هەسەدە نەمێنێ دەکرێت کار ئاسانی بۆ بکرێتەوە بەڵام بقابل دەبێت شروتەکە ئەوە بێ ئەو کیانە نەڕوخێ و تەحدودی سنووری ڕۆژاوای کوردستان بچووکە بێتەوە وا پێدەچی باش ئەم گرژی و ئالۆزیە کە هەیە لە سووریا ئەگوازرێتەوە بۆ عێراق عێراق وەکو جیرانێک و وەکو هێزی کاریگەر چونکە سنوورەکان مانا بەخشنی نەستا ئەو ئالوگۆڕی حرەکەیە زۆر هەیە بجا لە ڕووی ئەمنیش و سیاسی و ئەسکەری و اقتصادیشەوە بێگومان ئەوەی کە لە سووریا ڕوویدا تەسیری ڕاستە خۆی لەسەر عێراق دەبێ ئەمە لە ڕووی بڵین عملیاتی ساحە بەڵام شتێکی لەبێ نەچێ دینامێتی هێزە ئیقلیمیەکان علاقەی بین ئیسرائیل و ئێران لەگەر تورکیا و لەگەر وڵات عەرەبیەکان وا گۆڕاوە عێراق لە ناوەڕاستیی بۆیە ئەو شەڕە و ململانەیە کە لە بینی ئیسرائیل و ئێران هەیە ئەوەی کە لە بینی باقیەکان هەیە لە بەرامبەر ئێران عێراق دەگرێتەوە بەڵام بۆ معنایە نییە عێراق چارەنووسی وەکو سووریا دەبێت عێراق ناڕۆخێ بەو شێوەیە عێراق پێکاتی جیاوازی تێدایە دینامێتی هێز و سیاستکردن لێرە جیاوازە بەڵام عێراق ئەگەر ئاگای لەوێ زیات لەوانەیە ئەوان ئامانجیان حکوومەتەکە نەبێ مەبەستم لە گروپ و عێراق عێراق و عێراقیەکان ئەگەر ئاگیان لە خۆ نەبێت سیاسەتێکی حەکیمانە پەیڕەو نەکەن ئەو سیاسەتێکی ئێستا هەیەە بەردەوامی نەکەن بە دوورنیەت تووشی شەڕ و تووشی پێکدادان و تووشی نەهامەتێک ببن کە عێراق خۆی بۆ ناگیرێتەوە عێراق ئەو دەوڵەتە بە قووەت نییە کە وەکو هێزێکی اقلیمی تەسەڕوفکە یان بەرەنگاری هێزێکی وەکو ئیسرائیلی و تورکیەوانە بێتەوە بۆیە ئێستا حالی حاضر عێراق سیاسەتێکی زۆر باشی لەخۆگرتووە ئەوژەوەیە نەیهێشت عێراقیەکان بە فەسائیلیشەوە بە حەشتەوە تووشی شەڕی حەماس بن یان حزبوڵا بن یان سووریا ببن ئەمە پاراستویەتی ئەو کیانەی پاراستووە لێرەدا تەحەدیە گەورەکە ئەوەیە ئایا دەتوان ئەو عێراقە دەتوانێت خۆڕاگر بێ ڕێگەنەدا ئاگرەکە بەرۆکی بگری لێرەش بۆ دواوە ئەوە زەحمەتە چونکە ئەو سەرگەرمیەی کە لێرە هەندێک فەسائیل نیشانیەدەن وەکو سربەخۆ بیرەکەنەوە یان لە جیاتی عێراق و ئێرانیش بیرەکەنەوە ئەگەر مبادراتی وا بکەن ناحەکیمانە بێ عێراق خۆی دەبێنەوە سیر دەکات لە ناوەڕاستی شەڕێکدایە کە هیچ مەسلحەتی تێدا نییە بۆیە بەرژەوەندی ئێمەشدایە وەکو هەرێم یارمەتی ئەو عێراقە بدەین
کە نەچێتە ناو ململانەیە کە ئیلا زەرەرمان دەبێتەدا. سپاس بۆ دکتۆر دلاور علادین سەرۆکی ئینستیتیوتی مێری کە لەگەڵمان بوو. دکتۆر زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر هەر لە خۆشی دابن.